بەناوی خودای گەورە و میرەبان بینەرانی عزیزم سڵای خواتان دەبێت. خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی پەروەردەی دیمەنە بە ئێوە شاد دەبینەوە بۆەوەی بابەتێکی تری پەروەردەیی بۆ ئێوە باز بکەین کە پەیوەندی بە قوتابی بە فێرخواز بە مامۆستاوە هەیە. ئەزیزانم، ئەمساڵ و بە تایبەتی کاتی تاقیکردنەوەکان دەکەوێتە مانگی ڕەمەزانەوە. ئێمەی قوتابی و ئێمەی مامۆستا و ئێمەی پەروەردەکار و ئەوانەی کە دوور و نزیک ڕەبتمانێ بە پەروەردەوە، ئایا چۆن بتوانین ئەم هەلە بقۆزینەوە و چۆن بتوانین بە شێوازێکی تەندروست تاقیکردنەوەکانی تێدا بکەین، وانەکانی تێدا تەواو بکەین و هەوڵ بدەین ئاسی قوتابیەکان حازر بکەین. ئەزیزانی خۆم، وەکو هەموو جارێکە لە بەرنامەکانی پەروەردەی دیمەنە هەمان بووە، کۆمەڵێ میوانی ئەزیزم هەیە. خۆشبەختم ئەمڕۆژ میوانە بەڕێزەکانم ژمارەیەک لە مامۆستای ئەزیز و خۆشەویستن، هەموو لایەک بەخێر بێن بەسەر چاو. بە ناوی خۆشم و بەرنامەکە بەخێراتنتانەکەم بەخێر بن. مامۆستا بەڕێزەکان، ئاین بوونی هەیە لە کوردستان و لەسەر گۆی زەوی. پێش ئەم بەرنامەیە هەر بۆ دڵتامینی سێرچم بۆ کرد لە گوگڵە The Benefit of the Religion، ڕۆڵی ئاین. تەسەورەکەن 784 ملیۆن جار ئەم وشەیە دووبارە بۆتەوە. 784، یعنی ملیارێ شتێک کەم وشە یان ڕستە و یاخۆت شت هەیە لە ناو گوگڵە باسی ڕۆڵی ئاین دەکات. و بۆ معلوماتی جەنابتان خۆتان چاکەزانن کە با بڵێن ڕەمەزانیش بەشێکە لەم پەروەردە ئاینیە کە باس کراوە. بەشێکی تر هەر حەزم کرد باسی سێرچ بکەم لەسەر ڤیدیۆ. بۆ معلوماتی جەنابتان The Religion Benefit یان سوودی بۆ نمونە ئاین بە نزیکەی 24 ملیۆن و 700 هەزار جار بابەت هاتووە کە دوور و نزیک پەیوەندی بە ئاین و پەیوەندی بە پەروەردە و پەیوەندی بەوە هەیە. ئەمەندە جار ئەم وشەیە دووبارە بۆتەوە. بۆ ئەم بابەتە و بۆ ئەم سێرچەم بۆ کرد، بۆی بزانم کە ئەم بابەتە هەیە، وجودی هەیە. بەس ئایا ئێمەی مامۆستا ڕۆڵمان چییە لەم معادلەیە؟ ئایا ئێمە ڕۆڵمان چییە لەم هاوکێشەیە؟ ئایا ئێمە گەرمەی ڕەمەزان و تاقیکردنەوەکانمان کردووە بە هۆکارێک بۆ تۆڵەسەندنەوە لە قوتابیەکانمان؟ ئایا ئێمە وا ئەم ساڵ وا ڕێکەوتووە بۆ نمونە مەسەلەن کە بۆ نمونە مەسەلەن تاقیکردنەوەکان کەوتوتە ناو مانگی ڕەمەزانەوە، ئایا لە گەرمەی ئیمتیحانەکەیە و کە ئیمتیحانەکەش لە ناو مانگی ڕەمەزانەیە، ئیمتیحانی مانگی ڕەمەزان دەبێت جیاواز بێ لە مانگەکانی تر؟ ئەمە خۆی قسەیەکە. ئایا دەبێت جیاوازی بکەین لەوەی کە بە ڕۆژوو و بە ڕۆژوو نییە؟ تویسە بە ڕێزێک مامۆستایەک دوایە دکتۆر جان من چوزانم کێ بە ڕۆژۆ بە ڕۆژ نییە، خۆ من فەحسی لێ نادەم. ئەمە جیهازی گلڤانۆمیتەر نییە لێ بدەم بڵێم ئەرە بزانم تەقوای فولە یان فول نییە، بزانم تەقوامیتەری چەند نەخوێنێتەوە یان بۆ چەند ناخوێنێت. کەواتە تۆزێک قورسە بە دیوێکی تریە. بەڕێزێکی تر جوابی منە داتەوە دکتۆر جان تۆ بۆ کوردستان قساکەڵم بەڵێ ێ باشە خۆ پەروەردە و بەرنامەی پەروەردە و هەمووینەکان بۆ هەموو ئاینەکانە و بۆ هەموو تاکەکانی کۆمەلگایە. کەواتە جارێکم هەر بۆ خۆی ژمارەیەکیان هەبێت لەوەچی هەر موسڵمان نەبێت، لەوەچە ژمارەیەکیان هەبێت هەر بۆ نەباوەڕی بە ئیسلام نەبێت و خۆی دینێکی کەی هەبێت، ئاینێکی کەی هەبێت، و ڕەنگە ژمارەیەکیش هەبێت هەر بە ڕۆژوش نەبێت، نەک هەر خۆی منداڵەکە بە خێزان و خانوادە. کەواتە ئێمە دەبێت قسەکانمان گشتگیر بکەین بۆی بتوانین زۆری نە ڕۆڵ و کاریگەری هەبێت زۆر باش و چاک و مەزبوطە. من چەند بابەتێکم نووسی و لێرە و دوایش دەردەشەی دەکەم لەگەڵ جەنابتانە قسە و باسێک دەکەم. زۆر گرنگ و مهمە ئێمە ئیش لەسەر ئەوە بکەین کە ئایا بە درێژایی بەبوونی ڕەمەزان و بە غێر ڕەمەزانیش بەوانەی ئاینیشەوە و بەوانەی تاقیکردنەوەکانش کە تاقیکردنەوە دەکەین هەمیشە ئایا پەیامێکمان گەیانووە بۆ گەنجە جوانەکان کە ئایا ڕۆڵی ئاین چییە لە کۆمەلگادا؟ زۆر گرنگ و مهمە ئەو گەنجە کە من هەم تەلەبەی منە و قوتابی منە و زایدەن فێرخوازێکە لە لای من و من تاقیکردنەوەی بۆ دەکەم، هەستی کردی بێت کە ئاین ڕۆڵی چییە؟ ئایا ئەویش وە هەستی کردو ئاین بۆ کۆت و زنجیرکردنی مرۆڤەکانە یان ئاین بۆ باشترکردن و چاکترکردنە؟ ئاین وەکو هەندێک کەس دەڵێ ئەفیونی کۆمەلگایە، وەکو تلیاکێک وایە بۆ کۆمەلگا، یان نە بەعەکسەوە ئاین بۆ هۆکارە بۆ بڵاو نەبوونەوەی تلیاک لە ناو کۆمەلگاتە. پرسیارێکی تر کە زۆر گرنگ و مهمە، تەنانەت ئەو مامۆستا بەڕێزانش کە تاقیکردنەوەی ئاین دادەنێن، ئایا تۆ لە ناو ڕەمەزانە قەت بیر لەوە کردوێتەوە کە ئاینەکان لەکەیەوە هاتوون و بۆچی هاتوون و چی سەردەمێک هاتوون؟ ئایا ئەمەمان لە ناو قوتابیەکانە تۆخ کردوێتەوە؟ کێ سەرچاوەی ئاینەکانە؟ من زۆرم لا عەجیب دێت کە خەڵکێک هەیە لە سای ئێمە و قوتابی ئێمەیە و لە پەروەردە لە بەردەستی من و تۆیە گەورە بووە، بەڵام بۆ مەزدەرە ڕئیسیەکە ناچێت و مەزدەرە ڕئیسیەکەی نەناسیوە.
ئاینەکە ئەناسێ بەس مەزدەرە ڕئیسەکەی ناسیەوە لەبەرەوە لەواتێ لە شتێک بترسێت ئەمە ئاساس لە قورئانە بەس لە خواکە نەترسێت بۆیە زۆر لای ئەتیادی وایە تەسەور بکە زۆر جارێک لە شوێنێکا باسمان کرد عەجیبە دەست بکاتە سەر قورئان نایکات بەس لای ئەتیادیە سوێن بەخواش بخوا بە درۆ کەواتە ئەمە ئاینەناسینە لە لای مرۆڤەکان یعنی تۆ کتێبێک کە هی خوددایە لای نۆرمەڵ و طەبیعی نەبێت کە دەست بخاتە سەری بەڵام لای طەبیعی بێت چەند جار بەخوا بخوا بە درۆش و سوێن بخوا بە درۆ کەواتە ئەمە ئاینناسیکی زۆر باش و چاک و مەزبوطمان نەکردووە با ئێمە تاقیکردنەوە بکەین با ئێمە قۆناغ بە قۆناغ قوتابیەکانمان لەبەردەستا بێت کەواتە هەر بۆ خۆی هاتنی مانگی ڕەمەزان بەڕێزێک لای ئەخە دکتۆر کاتی امتحانە و ڕەنگە مەجارێک نەبێت کە ئێمە ئەم شتانە بە قوتابیەکان باسکەین چەند خۆشە تۆ لە کاتی تاقی بڵێ کوڕە جوانەکانم کچە جوانەکە ڕاستە من مراقیبم لە بەرچاوتان بەڵام لەبیرتان نەچێت خوایەک هەیە بەسەرمانەوە چاوی لە هەموو شتەکانی ئێمەیە تکایە ئاگادار بە تکایە ئاگادار بە وەکو چۆن هەمیشە من ئەم قسەیم گێڕاوەتەوە مامۆستا شەماڵ موفتی لە مقابلەیەکە خۆی باسەکات ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێ قوتابێک ڕۆژێ هات بۆ لام وتی مامۆستا من دەتوانم قۆپیە بکەم لەوانەی تۆشە وەی دەتوانم فێڕشە لێ بکەم بەڵام بەڕاستی ڕێزن بۆ جەنابەت احترامن بۆ جەنابەت و احترامن بۆ ئەو دینەی کە تۆ فێرت کردوینە من لەوانی تۆیە بە حیاتی ئامادەنیم قۆپیە بکەم ئامادەنیم ئەگەر تۆ چاویشت لە من نەبێت من ئامادەنیم قۆپیە بکەم کەواتە ئەمەیە گرنگ گەیاندنی ئاینەکە گرنگدنی گەیاندنی پیاوە ئەمەیە گەیاندنی تاقیکردنەوەکە من بۆچی مەگەنجەکەم تاقی کردوێتەوە بۆ نمونە سی لە سی هێناوە بەڵام فڕی بە دنیاوە نییە فڕی بە ژیانەوە نییە فڕی بە گوزەرانەوە نازانێ بۆچی هاتووە لەبەرچی هاتووە و بۆ کێ دەچێت بۆ چێ دەچێت نازانێت وا تەسەورەکات ینی بەڕێزێک ڕەنگە سەری بەنامەکەمانەکاتەڵێت سوودی ئەمە چیە لەمە زای سوودی چییە کامێری شاراوە هەبێت یان کامێری سەر جادە هەبێت سەریع ناڕۆ بەس کامێرە نەبێت چاوی پیاوی و مار و هار دەرەکە با نزیکی قوتابخانەش بێ با لە بەردەم خەستەخانەش بێ با لە کۆڵانی من و تۆش بێ من ئەمە دروستی کەم بڵێم تۆ دەبێت بە حرام و بە گوناحی بزانی بە تاوانی بزانی ئەم شەقامە زۆر سەریع بڕۆی چکە مجازەفەیە بۆ خۆت و مجازەفەیە بۆ چواردەور ئێمە دەمانوێت ئەمە کەم تا زۆر لە خەڵک تێبگەنی کە بەداخەوە زۆر جار نەماتوانێت خاڵێکی تر کە گرنگ و مهمە لە تاقیکردنەوەکانە دەبێت بە زمانی حاڵ بڵین ئەو مانگە خۆشکەین لە لای قوتابی خۆشیکەین لە لای بۆ نمونە فێرخوازەکان چێژ و خۆشییان پێ ببەخشین بۆیە لێرەوە دەچمە ناو بابەتەکەەوە کە کاتێک کە قوتابخانە دەکەوێتە ناو مانگی ڕەمەزانەوە تاقیکردنەوەش دەکەوێتە ناو مانگی ڕەمەزانەوە و هەڵسەنگاندنی قوتابی دەکەوێتە ناو مانگی ڕەمەزانەوە پێویستە کۆمەڵی شت بکەین یەکەم زۆر گرنگ و مهمە ئێمە بە قوتابخانەکە و بە مامۆستاکان و بە هەڵسوکەوت و تەعامل و بە جلو بەرگمانەوە ئەگەر خۆشم بە ڕۆژوو نەبم ڕێزێکم هەبێ بۆ ڕۆژوگرەکان ڕێزێکم هەبێ بۆ مانگیرەکان ڕێزێکم هەبێ بۆ قوتابیەکان مامۆستایەکی ئافرەتی بەڕێز دەڵێ من بە ڕۆژوو نابم بە ڕۆژوو نابی دەست خۆش بێ و تۆ پاداشی خۆت وەرەگری بەس ئەی ڕێزێک بۆ قوتابیەکان ئەی ڕێزێک بۆ مانگەکە ئەی ڕێزێک بۆ ئەو کولتورەی کە هەمانە ئەی ڕێزێک بۆ ئەو کۆمەلگایە بەڕێزێک کەڵێ دکتۆر جان ئەمە چی لە مەسەلا گۆڕێ ئەڵە مەزای چی لە مەسەلا گۆڕێ تۆ شتێکت کردووە کە ڕەنگە بەلای خۆت نۆرمەڵ و طەبیعی بێ بەڵام چوار ڕۆژی تر دەتەوێت بە مناڵەکە بڵێ دین ئەڵێت تلیاگ مەخۆ حرامە ئێ باشە ئەو بە زمانی حاڵ دەڵێت ڕۆژگارێکە بوو ئەم مامۆستایم هەندی شتیشی کرد حرامیش بوو یان نەگونجاویش بوو ئەی بۆ ئەو گونجاوە بۆ من گونجاونی لەبەرەوە فتوایەک بۆ خۆی دەدات و دەڵێ زۆر نۆرمەڵە و طەبیعیشە و بەلای ئەتیادیە ئەگەر مامۆستایەکی بەڕێز لە ناو ڕۆژانی ترا بۆ نونە جگەرە دەخوات مامۆستایەک گوتی تەلەبێ قوتابێک جارێ باسی کردوتی کاکتۆر لە گەرمەی ڕەمەزانە مامۆستایەکمان لەسەر بوو جگەرەیە خوارد لە گەرمەی ڕەمەزانە وتم جگەرەکە لە پۆلەکەوتی خۆزگا لە پۆلەکە بیخوادا فێڵێکێکە جگەرێک و لە لێواری دەرگاکە داینەوە چوە دەرەوە و بەسەوێ هاتە ژوورە مەنزانی فیشەی دووکەڵی دێ ئەوی لە لێواری دەرگاکە دایناوە جاوید خۆشیەکەی لە چیایە زۆر جارە مامۆستای باسی تەندروستی و شتیشێکت ئاخەت جگەرەیەک لە دەمتەوە بێ و تۆ بیکەی بە لێواری دەرگاکە و دیسانەوەری تۆ ژوورەوە هەنێ قومی لێ دەی بەزمڕۆز کاتە دەبێت زۆر ئاگادار بین ئەمە چیمان پێ دەڵێت مامۆستا بەڕێزەکان ئێمە هەمومان لەژێر تاقیکردنەوەین لەژێر تاقیکردنەوەی قوتابیەکانین چی لێ دەپۆشی چۆن بە خێراتن دەکەی چۆن خواحافیزی دەکەی چۆن جواب دەیتێتەوە پرسیارەکانت چۆنە ئوسوبەکانت چۆنە
و چۆنیتی پرسیار وەرگرتنەوەکە چۆنیتی هاندان و تەشجیعەکانت چۆنیتی دەستخۆشیەکان و تەرتیباتت ئایا قوتابی کە ڕۆژی ڕەمەزان هاتووە ڕۆژی تاقیکردنەوەیە قەت بیرمان لەو کرێتەوە مەنزەرێک هەڵواسین بیرمان لەو کردەوە لافیتەیەک هەڵواسین ئایا ئێمەی مامۆستا قەت بیرمان لەوە کردوێتەوە ئەگەر ڕەمەزان جوان کرد بە هەموو مامۆستاکانەوە یەکی 250 دینار کۆکردن وەڵام مەکتەبی وایە ماشەڵڵا سێ کۆستەری لێ پڕکەوە مامۆستا زۆرین وایە نە 6-7 میلاکی هەیە کابراوتەری سەرچۆبی بگرە لەواجێ دوو گەڕک بۆن و ئەم سەر ئۆسەری نەبینێ باشە بە هەمومانەوە لافیتەیەکمانە نووسی بۆ ڕێزێک بۆ ئەم 300-400 تەلەبەیە لافیتێک بە خێراتنی مانگی ڕەمەزان دەکەین و تەمەنا دەکەین قوتابێ بەڕێزەکان لە مانای ڕەمەزان تێبگەن کە مانای خۆپاکردنەوە و چاکترکردن و سەرکەوتنە بەسەر نەفسە لێوە بە قوتابەکان بڵین دەبڵین قوتابێ بەڕێزەکەم تاقیکردنەوەکەی من کێشەی نییە سێکەڕسێ کاتە 9 کاتە 16 بەس تاقیکردنەوە ئەوە مهمە تۆ جگەرە خۆشی شەو نەیخۆی نێرگەلە خۆشی شەو نەیخۆی تاوانکردن خۆشی شەو نەیخۆی پارەیەکی حرام وە کۆڵی خۆشی شە ئەشتوانی بەدەستی بێنی بەس نەیخۆی زوڵمێک و تاوانێک ئەگەر بۆ نمونە زۆر ئاسانی شە و خۆشی شە بەڵام نەیکەیت ئەمە گرنگ قورسە من یانی زۆر جارێک بۆ من بۆ قوتابەکانی خۆم باسم کرد وتم ڕازگۆ بم لەگەڵ تانەسەیکردنی فلیمی ڕوود خۆش بەس ئەوە مهمە تۆ زاڵبی بەسەر خۆت ئەوە مهمە تۆ قەنەعەتت وا بێت تۆ خاوەنی خوشک و برا و خازان و خانەوادەی ئەوە مهم و گرنگە تۆ لەژێر تاقیکردنەوەی خۆ ژیان هەمووی تاقیکردنەوەیە ژیان هەمووی تاقیکردنەوەیە بۆیە من عجیبم لێ دێ بۆ مامۆستایەکی بەڕێز خۆی لە ماهیەتی تاقیکردنەوە تێنەگەچێت تاقیکردنەوە تەنها و تەنها هەڵسەنگاندنی وانەکە نییە هەڵسەنگاندنی کەسایەتی مرۆڤەکەیە چونکە ئێمە بۆ بە درێژایی بۆچی وەزارەتی پەروەردە 10 ساڵ 12 ساڵ بۆ نمونە مەسەن من و تۆ دەکاتە ژێر تاقیکردنەوە بۆی بزانێت تۆ دەتوانێت زوو هەڵسی دەتوانی هەنێ جار شەوان درەنگ بخەوی دەتوانێت هەندێشت تێبگەی دەتوانی خۆت بینوسی ئەسڵەن باشترین مامۆستا ئەوەیە کە لە کاتی نەمانگی ڕەمەزانە پرسیاری عام بێنێتەوە پرسیاری شەرحیات بێنێتەوە بڵێ بە عەقلی خۆت شتێ بنووسە باشترین تاقیکردنەوە من مامۆستا بم لە کاتی ڕەمەزانە ئەوەیە بۆی عەقلی تاقیکردەوە بزانی دەتوانێت تعبیر بنووسێ دەتوانێت شتی مێشکی خۆی بنووسێ نەک بەعکسەوە مامۆستایەکڵێت دکتۆر مامۆستایەکمانێ 5 دێ ڕێناوەتەوە وەکو ئەو مێنووسە دەرەجە و لێشکێنێ وەکو ئەو دەستپێمەکە دەرەجە و لێشکێنێ دەقەکەی وەکو ئەو نەبێت دەرەجەی لێشکێنێت بە شەرتێکڵێ ناچێ بیخوێنێت و خۆی فێر بووە 4-5 کەلیمەکەینە یان ئەگەر بەو یاسای ئەو حەلی نەکەی دەرەجە و لێشکێنێت کاتۆش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویە کەواتە لێرەوە دەمێ کورتی بکەمەوە بۆ جەنابتان و دوای دێمە سەر جەنابتان کە قسەتان چییە چی بکەین بۆ مانگی ڕەمەزان و تاقیکردنەوە یەکەم باشتر وایە چاکتر وایە مامۆستا و با بڵێن بەڕێوەبەر و توێژەر هەمومان کەم تا زۆر ئامادەسازیەکمان هەبێ بۆ مانگی ڕەمەزان لە جلوبەرگە لە سیمای بیناکەیە لە هەندێ منزەرە و تەرتیباتە لە دووسێ لافیتەیەکە لە دووسێ هەندێ گوڵ و تەرتیباتێکە لەوەی کە لە سەبوورەکە کاکە هیچم نایە مامۆستا تو خواب مەڵێ مەسەر پێوێ تەباشی لێ بگرێت دەستەوە یان قەڵەمێکی وادوە بگرێت دەستەوە لەسەر سەبووری هەموو ژوورەکان بنووسە جەژنتان پیرۆز بین ڕەمەزانتان پیرۆز بێت ومێ دەکەین ئینشاءڵڵا مانگێکی خۆشی و ئاسوودەی بێ تۆ دەزانی منێکە لەو پۆلای امتحانەکەم بەو دیێڕە زۆر مرتاح و ئاسوودە دەبم دەزانی و هەست بە ئاسوودەی و ئارامی دەکەم بەلانی کەم و هەست دەکەم خەڵکیش دەگەڵ منە ئەم مانگەی لا پیرۆزە بۆی من ڕقم لە تۆ نەبێت ئەگەر تۆ بە ڕۆژوش نابی من ڕقم لە تۆ نەبێت ئەگەر تۆ بۆ نمونە مەسەن بە شێوازی لە شێوازەکان بە ئوستوبێ لە ئوستوبەکان لەگەڵ ئەم مانگەیە هەڵسو کۆتگرەوە کەواتەوە یەکەم شت کە گرنگە خاڵی دووەم توێژەر زۆر گرنگ و بوویمە ڕۆڵ دەبینێت لە تاقیکردنەوە لینەکانە یعنی ئەگەر باشتر وایە چاکتر وایە لەم پێش ڕەمەزانە مامۆستا توێژەرەکان کویان کەنەوە کوڕە جوانەکانم کچە جوانەکانم مانگی ڕەمەزان دێت مانگی ڕەمەزان مانگێکی خۆشیە ئاسوودەیە برسیبوونمان نییە بۆ خۆمان و برسیبوونیشمان نییە بۆ ئەوەی کە خوا پێویستی بەم برسیبوونە بە ئەها لێوە خۆشەویستی خوددا بخەیتە دڵی مناڵەکانەوە نەک بڵێ خوامەر ئەخم بۆ نەخۆم باوە چمەس باوکی بە زۆر بە ڕۆژبوونی پێکات یان بۆ نمونە کچێکە یان کوڕێکە با لەم تەوسەش بێ بەس حەزی لێ نییە و نەیزانی و ئەم برسیبوونە کەواتە ئەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمە کە هەر لێریا من نووسیمە بۆ معلوماتی جەنابتان خۆزگەم دەخواست کە مامۆستا بەڕێزەکان ئەم پەیامەی من وەربگرن بەس لە گوگڵا سێرچی بۆ بکەن benefit of the fasting ئاسانە بە سەدان و بە هەزارها بابەت هێنێ بەس بە سەریعی بە جەنابتان ئەڵێم کە چەند خۆشە وای لەبێ قوتابێ بەڕێزەکان چەندێک چێژ لە ڕەمەزانەکە وەرگن ئەوەندە چێژ لەو تاقیکردنەوە لەو قسانەی جەنابەت وەرگن ینی بۆ مەسەلەن هۆکارە بۆ دیتۆکسیفیکیشن یانی چی ژەهراوی بوونی لاشە کەم دەکاتەوە فاستین ئەمە باسی ئینگلیز دەکەم باسی من ناکەم بۆکو بە ڕۆژ بوون بەس باسی برسیبوون کە چەند گرنگمە هۆکارێکە بۆ ئەوەی کە هەرچی خوی خراپە تێ چاکیکەی
چەند خۆشبەختم مامۆستایەکی بەڕێز پێش ڕەمەزان تەلەبەکان کۆکاتەوە بڵێ کوڕم بەیانی دوو بەیانی ڕەمەزانە و تاقیکردنەوەیە، بەڵام تاقیکردنەوەی ڕەمەزان لە تاقیکردنەوەی زانست و کیمیا و فیزیا بۆ ئێوە گرنگترە. فرسەتە واز لە جگەرە بێنن، فرسەتە واز لە خۆ خراپەکان بێنن، فرسەتە واز لە جمێن بێنن، فرسەتە واز لە سەیکردن و سایت و پەیجە خراپەکان بێنن، فرسەتە واز لەوە بێنن کە بۆ نەدژایەتی دایک و باوکتانەکەن، فرسەتە ئەگەر هەموو ڕۆژێک فێر بوونە بۆ نەبچن بۆ قاوەخانە و نێرگە لە خانە و بەزم و ڕەزم. فرسەتە get rid of the bad habits، دەرکردنە دەرەوەی خۆ خراپەکان. ئەمە تاقیکردنەوە. چونکە من قەناعەتم وایە قوتابیەکە لە هەموو وانەکانی جەنابتانە، ئەمە ڕەنگە قسەکە هەنێ مامۆستا پێشی ناخۆش بێ، لە هەموو وانەکانی جەنابتانە 90% هێنابێ، ڕەنگە بەقەد ئەوە سوودی نەبێ بۆ ئەم قوتابیە ئەم خۆ خراپانە لە ژیانی واز بێنێ. چکە وازێنان لە جگەرە و نێرگەلەکە هەموو مانگی 100,000 بۆ گەڕێنێتەوە، هەموو ساڵی ملیۆنێکی بۆ گەڕێنێتەوە، 40 ساڵی تر ئەژی 40 ملیۆنی بۆ گەڕێنێتەوە. وڵی گردنم ئازا کە 100 لە 100ەکەی تۆ وابزانم 40 فسی بۆ پێیان ناکات جاری وایە. وڵی هەموو یەکەی مەکتەبەکەی ئێمە ناڵێن ڕۆڵی نییە، بەڵام لەوە چه ساڵی داهاتوو خراپێ و لە ژیانە دووعانی بۆ پەیدا نەکە. بەڵام ئەم خۆ خراپە لە ڕێی تاقیکردنەوەی ڕەمەزان و لە ڕێی ئەم تەسەڕوفات و هەڵس و کەوتەوە ئێمە توانیمان پەیامێکی زۆر جوان بگەین بن. وەیت لۆس ئێوە دیقەتتان داوە لە قوتابخانەکانمانە کێش زۆر بووە، ئاگاتان لێ خەپە زۆر بووە، ئاگاتان لێ بۆ بەزوغەز زۆر بووە، کە من زۆر جار پیانەڵم خەپە وا نابێت، جاوای بۆ پۆشیە کێشم بەسکی کوڕەکان ئەڵم مامە بەزوغەزت هەیە تۆزە بکەوە بە خۆت، ئەڵ کاک تۆ گیان بورغی تونکردنەوە خۆش بێت، ئەوە نییە دایسێداد دایزدار خۆش بێت فریا هیچ ناکرد. بۆ لە بەرەوەی لای تۆ نانەخوا و لەو لاش لەفاخوا، لای تۆش نانەخوا و لەو لاوە شاورماخوا، لەو لا پێزاخوا، لەو لا جبزەخوا، لەو لا فڵانەخوا، کەوتەوەش گرنگە. یعنی بڕوات بێ من ئەگەر بیکەم بە حەملەیەک و ئەم بەرنامەی خۆم بەس باسی بکەم بڵێم مامۆستایان 160,000 تەلەبە، 160,000 مامۆستاین، نزیکی ملیۆنێک و 300,000 تەلەبەمانەیە. بەس ئەم پەیامە بگەین بڵین مانگی ڕەمەزان فرسەتە بۆ ئەوەی 5 کیلۆ بۆ 10 کیلۆ بە تایبەتی ئەو کچ و کوڕە جوانانەمان کە وەزنیان زیادە دایبەزێن. باشترین تاقیکردنەوە. ئەگەر بەڕێزێک بە منەڵێ بەرنامەکەی تێکەڵ کرد تێکەڵم نەکرد، من دەمێت تاقیکردنەوە بێت. تاقیکردنەوەکەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ ومە. خۆشبەختم مامۆستایەکی ئاینی لە ناو ئیمتیحانی ئاینە هێنابێتەوە بڵێت ئایا دەزانن توێژینەوەکان ئەوەیان سەلماندووە ڕەمەزان باشترین هۆکارە بۆ دابەزاندنی کێش بە گوێرەی توێژینەوەی فڵان. بينرو كاك بينرو راسو غلطة قيتشك بعد تلبي بيزانه بوي أم 100,000 تلبي كامتحان دكادو 100,000 كأول عيني توي هي بونو كم تازور أما لمش كدرو دروني أبتشسبت كاتوش خالش يجرنجو مهمة مثلا عليه هو كاربو mental health مشك إسراحة بون لحمو أو بشتخراباني كدي خوات خوتان بينو تانا قطابي كان ساعات ده ڕێت بێڵێکە خوا ساعات 2 نازام تایگەرێکە خوا ساعات 4 جبزێکە خوا ساعات 5 فلانێکە خوا جاوەرە ئەمە کیلۆ کالۆریەکانی لە یەک بدەرە و بزانە لە چی تاقیکردنەوەیەکە کەواتە ئەمەش بۆ خۆی تاقیکردنەوەیکی زۆر گرنگ و مویمەکە مامۆستا بەڕێزەکان ڕەبتی بکەن بەمۆکە چی بکەین چی نەکەین کەواتە پێش قسەکردن باسکردن اینجاکە ژوورەکە بۆ خۆی گرنگە ئامادەکاری ژوورەکان زۆر گرنگ و مویمەکە لە ناو ڕەمەزانە ئالەتێک شێوازێک دابدرێت کە گرنگ و مویمە زۆر گرنگە مامۆستا ڕۆڵی هەبێت لەوەی کە ناڵێن دای بخات کۆش بۆ خۆی قسەیەکە و ڕزقی خەڵکێک ئەبرێ و هیواشەیە ئەڵێ کاکتۆ بخوا حانوتەکە بێشتا مایەکەی دەرنێنە حکومەت خۆش بخۆتان زانە حکومەت زاڵمە پاری باشیان لێ وەرەگرێ و حەقی لەوەش نییە دەوام کەم بووە دەوام زۆر بووە من نەمبیستووە بە حیاتی حکومەت پارە بگەڕێنێتەوە بۆ حانوتێک بڵێ وڵای ئەوە ملیۆنە دینارت بۆ گەڕینەوە لەو با بڵێن لەو کلەی کە لێمان وەرگرتووە کەواتە ئەویش بۆ خۆی حەقی خۆیەتی کە شتێک بفرۆشێ بەڵام پەردەیەکی پیا بدرێت شتێک بکرێت تەرتیباتێک بکرێت ئالێتێک شێوازێک بەکاربێنرێت چەند خۆشە لێوە مناڵ لە ژێر تاقیکردنەوەیە فێری عیزەت نەفسیکەی فێری زاڵبوون بەسەر نەفسی خۆیکەی خۆ من لەگەڵ تۆیان جەنابتان مەسەن بەڕێزێکی سەسەری بەرنامەکەم ئەڵم تۆ لە مەکتەبێکی کچانی لەواتچێ لەو 400 کچەی کە تۆ هەتا لە ڕووی دین و لە ڕووی شەرعیەوە ڕەنگە 150,000 هەست سووڕی ماگانێ بێت 100 سووڕی ماگانێت بەڵێ من ڕاستەکەی تۆ مناڵانی تۆ بە کشانی تۆ بە ڕۆژوو نابێت بەس بەلایانی کەم و لێرە و فێری بکەم بڵێم تو سوکاتی بە هاوڕێکەت مەکە تاقیکردنەوەیە تۆ سوکاتی بە برادەرەکانت مەکە تۆ جبزەکە و بیپسەکەم بۆ مێنە لە ناو تاقیکردنەوە لە ناو ئیمتیحانە لە ناو سەبوورەکەت لە ناو لەسەر مێزەکە دایبنی خرم لە کاتی ئیمتیحان و تاقیکردنەوە کەواتە ئەمەش بە خۆی گەورەترین تاقیکردنەوەیە بۆی ئەم کچە فێر بکەم لە داهاتووە بیکەم بە کەسێکی سەرکەوتوو بڵێم ئەگەر شتێک خۆشت هەتا و دەیشتوانی بیکەی تکایە تۆ لە ژێر تاقیکردنەوەی سوکاتی بە هاوڕێکارت مەکە سوکاتی بە شوبراکارت مەکە سوکاتی بە بووکەکاری تەریشتت مەکە سوکاتی بە دشەکانت مەکە لێرەوە دەبێت بەهێز و بە قۆتیان بکەین کە
بەداخەوە کەمتر بۆیە بۆ خۆی بەهێزبوونی مێشکە بەهێزبوونی مێشکە یعنی منێک لە ڕێی مانگی ڕەمەزان و لە ڕێی تاقیکردنەوە کۆنفیدنس واتە متمانە بەخۆبوون سیقە بالنەفس سیقە بالنەفسێکی تیا دروستکەم ئەم گەنجە هەموو خەڵک بۆ کۆڵی ئاگای لێ نییە بەس قەنەعەتی وایە خودایەک ئاگای لێ دەست بۆ ئاوە نەبا دەست بۆ ئەو شیرینیە نەبا دەست بۆ ئەو خواردنە نەبا دەست بۆ ئەو پارەی نەبا لە بەیان و تایوەرە سەرفی بکات من قەنەعەتم وایە باشترین تاقیکردنەوەی من دەڵێم زۆر گەنج زۆر سیاسی هەیە لە کیمیا و فیزیا دەرەجیان هێنا بەس لە تاقیکردنەوەی دەست بۆ بردن بۆ پارە ناجح نەبوون من دەڵێم زۆر سیاسی هەیە دەرەجەی باشیان هێنا وە لە ئەوایلەکان بوون و ماستەر و دکتۆرایان هێنا وە لە زۆر تاقیکردنەوەی تۆفڵ و ئایلس و چی نەجاتیان بوو بەڵام لە تاقیکردنەوەی کورسی نەجاتیان نەبوو لە تاقیکردنەوەی دەستگرتن بۆ گیرفانی خەڵک نەجاتیان نەبوو لە تاقیکردنەوەی دەستبردن بۆ پارە و بۆ قوتی خەڵک نەجاتیان نەبوو بەداخەوە ناجح نەبوون خۆتان چاکەی بینن سرم بۆ لەقێن ئەزانن زۆریان ئەناسن ڕەنگە 1 و 2 و 100 کەواتە تاقیکردنەوە گەورەکان ئێمە هەمیشە دەڵێن ئێمەی پەروەردە دەبێ قوتابی حاضرکەین بۆ تاقیکردنەوە گەورەکان تاقیکردنەوە مەسیرەکان تاقیکردنەوەکان ژیان حەسری نەکەین لەوەی کە بیرکاری ناجح بوو یان ناجح نەبوو یان ئەو بەیانێ باشی خوێندووە یان نەخوێندووە تاقیکردنەوە گەورەکان دەتوانێت زۆر باش و چاک بوو تەنانەت زۆر شتی تریشی هەیە کە حەز ناکەم لێریا و کۆڵ درێژی بکەم کەواتە دەمەوێت بە پەیامێکی تر بڵم ئەویش ئەوەیە کە پێش مانگی ڕەمەزان کۆکردنەوە و قسەکردن لەگەڵ قوتابی بەڕێزەکانە زۆر گرنگ و خاڵێکی تر کە گرنگ و مویمە مامۆستای بەڕێز بەڕاستی لە کاتی تاقیکردنەوەکان و بەتایبەتی لە کاتی مانگی ڕەمەزانە دەکرێت تۆزێ ویژدانی هەبێ ویژدان چییە مەسەرەن من 6 امتحان 6 پرسیارێنمەوە دانێکیان تەرکە خۆشە وایە هەر نایشی بینێ جەژنانە بڵێ گرنجە کچە جوانەکانم خۆ ناشکوی نەبێ موچەکەشمان زۆر بۆ جۆرە نییە بیکە بەگاڵتە و پێکەنینە گۆمیشان بزێگەی گرێ جەژنانەیەک و ڕەمەزانانەیەکشمان هەیە بۆ جەنابتان لەو 12 دانێ دوانیان تەرک تو خوا من هەمیشە وتومە تەلەبەیەک لە 12 دە بزانێ یا ڕەبی نۆش گیانی بێ ئەو دووە با نەزانێ قوتابیەکی بەڕێز لە بۆ نمونە لە 6 بەش داخڵە من ئەگەر بەشێک تەرەکە مامۆستا نە حکومەت فەشەلێنێ نەفی دراڵەکەمان فەشەلێنێ و نە حکومەتەکەشمان ڕسوا بێت هەروە هێناومانە هەروە دەبین قەی چیەکە من بڵێم بەڕێزان ینی زۆر جان وتومە قەی چێکە بڵێم بە تایبەتی مامۆسای لێزان چیەڵێ ئەزانێت چواربەشی دوای نیوەی ساڵی پۆلی ئایانزەی ئامادەی بۆ پۆلی 12 زۆر گرنگە هەڵێ چی بەشی یەک قەینا داخل نییە بۆ سەری ساڵ چواربەشی دوای نیوەی ساڵ داخڵ قوتابی بیت و ئەمەد پێ بڵێنە کابراوتنی سەرچۆپی بۆ دەگریت چکەمە زۆر گرنگە بیکەی بە دیارێکی ڕەمەزان بیکەی بە دیارێکی جەژنانە بیکەی بە دیارێکی ئەم مانگە پیرۆزە کە من قەنەعەتم وایە ئەمانە هەمووی نۆرمەڵە تەبیعیە و شتێکی زۆر جوان و نایابە بە پرسیارتەرکردنێک بە پرسیاروازێنانێک بە دەرەجە پێدانێک بە شتێکی لەو بابەتە من ئەڵێم دوور و نزیک ڕەبتیکەین بە مانگی ڕەمەزانەوە مانگی ڕەمەزان مانگی لێخۆشبوون و بەخشینە ئەوە منیژێکی 5 دەرەجەم پێ بەخشین بەخوا نە حکومەت فەشەلێنێ نە وەزارەت ڕسوابێ و نە تۆ گەندەڵیشت کردووە بەڵام ڕەبتی کە بەوەی کە 5 دەرەجەت مقابلی چیدا مقابلی چالاکیەک مقابلی نەشاتێک مقابلی هەمومان بۆ نمونە قوتابخانەی ئاخر ڕۆژ پاکەکەینەوە من ئیمتیحانەکە 95 بۆ نمونە دەم بە ئێوە 5 دەرەجەی کاملتان هەیە لەلای من دەی قوربانتان بن با دادە و باجەکان لە قوتابخانەکە هیلاک نەبن هەمومان حملەیەک بکەین ڕاستە بە زمانی بەڕۆژین بەس منیش لەگەڵتان بەڕۆژوم با قوتابخانەکە پاکەینەوە ڕێزە بۆ قوتابی ڕێزە بۆ قوتابخانە ڕێزە بۆ وڵاتە ڕێزە بۆ پاکوتەمیسی ڕێزە بۆ ژینگە ڕێزە بۆ ئەو باجی و دادانی کە لە وەکو ئێمە بەڕۆژون و بڕاستی دەبێت دوای ئێمە قوتابخانەکە پاک بکەنەوە و ڕێزیشە بۆ نمرە چکە نمرە نابێ بە بەلاش بدرێت کە زۆر جار خۆتان چاکەزان نمرەمان داوە بۆ زۆر شت کە ڕەنگە شایستە نەبووە بەداخەوە بە فیڕۆدان بوو بۆیە قسە و باسمان زۆرە بەڕاستی چۆن ڕەمەزان و تاقیکردنەوە و قوتابی و پەروەردە بە هەمومانەوە بتوانین پاکێجێکی زۆر جوان و نایە بێت بەڵام ناوبڕێک وەردەگرم و دەگەڕێم وڵاتان فەرمون دووبارە سڵای خواتان دەبێت ئەزیزانی خۆم ساڵانە مانگی ڕەمەزان تێدەپەڕێ و ئێمەش بە ملیۆنەها قوتابیمان هەیە بەم پرۆسەیە تێدەپەڕێت و سەدان هەزار مامۆستاشمان هەیە دوور و نزیک ڕەبتی هەیە بە قوتابی بە پەروەردە بە ڕەمەزانەوە لێرەوە داخێک دەڕێژم و ومێ دەکەم دەسەڵاتداران بیبیستن ئێمە کەم تا زۆر قەت بیرمان لەوە نەکردوێتەوە و نازانم بۆ بیری لێ ناکەنەوە کە قەیچێکە بۆ حکومەت هیچی تێناچێت ناملکیەکی زۆر بچووک دروست بکرێت دەربارەی ڕەمەزان و گرنگی ڕەمەزان
و ڕۆڵی ڕەمەزان بۆ مرۆڤ و ڕۆڵی ڕەمەزان بۆ دروستکردنی کەسێکی باش و چاک و مەزبوط لە مانگی ڕەمەزانە لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە بە دیاری بدرێ بە قوتابیەکان و مامۆستای کارامەیەکانم، مامۆستای ئاین، مامۆستای توێژەرەکە، هەر مامۆستایەکی تر کە باسی بکات و بۆ ئەوەی کە بتوانێت کاریگەری لەسەر قوتابیەکان دروستکەین و ڕەمەزان تەنها و تەنها لە برسیبوون و لە تینوێتی دەری بکەین و بیکەینە قاڵبێکی ترەوە کە گرنگ و موهیمە. ئەمە یەکەم. دووەم، زۆر بەداخەوە ئەوەندەی کە من هەواڵم پرسی بێت مامۆستاکان و قوتابخانەکانیش دەستمان کراوە نییە کە چەند لافتەیەک یان چەند وەرەقەیەک بنووسین یان پرنتی بکەین و یان بیکەین بە فلێکسێک و هەڵی واسین، چونکە ئەوە مانگی ڕەمەزانە زۆر پەیامی جوان دەدا بە قوتابیەکان و کە من زۆر جابیر دەکەم ئەگەر بێت و لە 30 ڕۆژی مانگی ڕەمەزانە پەیامێکی جوانمان هەبێ بە فلێکسێک هەڵی واسین ئەم مناڵە یان ئەم گەنجە جوانە 30 دانە ڕۆژ ئەم پەیامە ببینێت لە ڕووی دەروناسی و دەڵێت لە عەقلی واعیەوە دەچێتە عەقلی لاواعی و دەبێت بە مەلەکەیەک تێدا و دەبێت بە خاڵ و دەبێت بە خویەک تێدا و ڕەنگە وەکو هەبیتێک وەکو خویەک لە داهاتووە ئەم سیفەتە جوان و مەزبوطە وەرگێت. کەواتە وەکو حکومەت زۆر جار بەداخەوە نایکەین، وەکو قوتابخانەکانش بەداخەوە باوەڕ ناکەم بودجەیەک هەبێت بۆ وەکۆڵی ئاڵ و باڵکردن و جوانترکردنی مانگی ڕەمەزان و بۆ کاریگەری دروستکردن و تۆخکردنەوەی بوارە ئاینیەکە لە ناو قوتابخانەکەن. خاڵی سێم کە زۆر جار ئەمەیان ڕۆڵی مامۆستای ئاینیە کە من تەمەنا دەکەم مامۆستا ئاینیەکان ئەم پێشنیاری من وەرگن، ئەویش ئەوەیە کە چەند خۆشە پرنت هەیە، ئیدارە هەیە، جیهازی ساخیش هەیە. ئەو مامۆستا بەڕێزەی کە مامۆستای ئاینی قوتابخانەکەیە، جاجاروای قوتابخانێک 3 مامۆستای ئاینی تێدایە، پێکەوە دابنیشن یەک وەرەقەیەکی ئەیفۆڕی جوانمان بۆ حازر بکەن ڕەمەزان چییە و سوودی چییە، توێژینەوە جیهانیەکان چی دەڵێن و گرنگی ئەم ڕۆژووە چۆنە و بۆ گرنگی بۆ لاشە و تەندروستی چۆنە و چۆن بتوانین ڕەمەزانێکی تەندروست بگرین و ئەو خواردنانە کامەیە لە مانگی ڕەمەزانە بیخۆین و ئینێرجیەکی زۆرمان ئەداتێ و کەمتر تونیمانە بێ و کەمتر برسیمانە بێ و لاش و لاریشمان بێتاقەت و ناڕەحەت نابێ. پێم وایە ئەم وەرەقەیە ئەوە ئێمەین لە ڕێی پەروەردەوە دەتوانین بیکەینە ناو خێزان و خانوادەکان. یعنی من بیرەکەمەوە دەڵێم ئێمە 1,250,000 فێرخوازمان هەیە، ئەگەر بێت و هەر یەکەی لە شوێنی خۆی یەک پارچە وەرەقەیە، چونکە جەنابەت ئەگەر 400 تەلەبەت هەیە کاتە بەندێ وەرەقەی پێ ناچێت کاکاتە 5,000 دینار، ئەتوانین بە ئیساقی خۆتان بیکە، ئەوی تر بەندێک، ئەوی تر بەندێک، ئەوی تر بەندێک، ئەوی تر بۆ نستی تەلەبەی هەیە لە لادەیەکە، ئەوی تر بۆ نۆ قوتابخانەیەکی هەیە ڕەنگە 2 بەندی پێویست بێت. کاتە لە ئەخیرا ئێمە 1,300,000 ئەم پەیامەمان گەیان بە قوتابیەکان، ئەویش بردیەوە بۆ ماڵەوە. کاریگەری پەروەردە ئەوەی موهیمە. جەنابەت ئەیدەی بە منداڵێک بۆ نمونە تەنها خۆیەتی، بەس ئەیباتەوە بۆ دایک و باوک و خوشکەکانیشی خوێنە، کاتە تۆ توانیت کاریگەری لەسەر 4 دروستکەی، ئەوی تر کاریگەری لەسەر 5. بێجگە لەوەش با باسی بکەم لەسەر مێزەکە دایانێن مامیشی دێت ئەی خوێنێتەوە، خاڵی دێ ئەی خوێنێتەوە، نەخێر وەرەقەکە دایک و باوکی ئەڵێ ئاەت و فەرمودەی تێدایە مەیدرن ڕۆڵە، کاتە مانگێکی تر 2 مانگی ترش خەڵکەی خوێنێتەوە، دوایی نەنکشی لەوە چێ بیخوێنێتەوە کە جاجا 2 شەم و 5 شەمان بە ڕۆژوە بێت یان بۆ نووسەکاری، کاتە توانیمان کاریگەری لەسەر ملیۆنەها خەڵک دروستکەین کە بەداخەوە ئەم فکرە و بیر و بۆچوونە کەمتر پەیامی ئێمەیە. من وتومەوە ئیشی من نییە، تۆ تە خەتای وەزارەتە، ئەوی تر خەتای مدیرە، ئەوی تر ئەڵێ بابە مدیرێکمان هێرە خواوە خەوێ بۆ من دەردم گرانە ئەمە بکەم، کاتە بەداخەوە هەمیشە ئاگرستورە لە خۆم دوورە نەمانتوانی ئەو کاریگەریە زۆر باش و چاک و مەزبوطە دروستکەین و بەداخەوە دەڵێم با بڵێن ڕەمەزان و تاقیکردنەوەی ڕەمەزان و تاقیکردنەوەی خۆمان و هەمووی بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ دێ و ساڵانە بەسەرمانە تێدەپەڕێ و نەمانتوانی ئەو کاریگەری باش و چاک و مەزبوطەی پێ دروستکەین. کۆمەڵێ مامۆستای بەڕێز حەزیان کرد مداخەلیان هەبێ و کۆمنتیان هەبێت. مامۆستا چییە؟ پێم وایە مداخەلەی چییە مامۆستاچیان گیان فەرموو. سپاس دکتۆر گیان بۆ ئەم تەوەریە زۆر جوان بوو، دەستخۆشی لەکەین. بەڕاستی شتێکی زۆر جوانە، هەمومان فێریش زۆر شتی باش بووین لێتەوە. بەڕاستی من پرسیارێکم هەیە، پرسیارەکەم ئەوەیە لە مانگی ڕەمەزانە ئەبێ دەموچاومان شێوەی جاران بێ یا گرژ بێ، بڵێن مامۆستا و ستافی قوتابخانە هەمووی بێ شێوەی دەموچاوی چۆن بێ، بەبێت و ڕەبین ڕۆژانی تر شێوەی دەموچاومان جیاوازە، بەڵام ئەبێ مانگی ڕەمەزان چۆن بکەین کە شێوەی دەموچاومان بۆی کەم قوتابەکەی سوادەیەکی لێ بکات و بۆی کە ئەویش دڵی خۆش بێ بزانێ ئەم مانگە جیاوازە لە کاتەکانی تر و مانگەکانی ترە. زۆر سپاس دکتۆر گیان. مانگی ڕەمەزان بە حکمەوەی کە تۆ زەبرسێتی تێدایە،
برسێتی تێدایە ڕەنگە تۆزێک تێکچوونی هۆرمۆناتی تێدابێت ڕەنگە تێکچوونی تۆزێ میزاجی تێدابێت ڕەنگە تۆزێ بێسەبری و کەم تەحملی تێدابێت بەڵام عکسەکەی تری دیسان ئێڵین تاقیکردنەوەیە خۆی ڕەمەزان خۆی تاقیکردنەوەی و مامۆساش خۆی لەژێر تاقیکردنەوەی قوتابیایە و قوتابخانەش بۆ خۆی ئێمە تاقیکردنەوەی ینی کە داخلی ینی ڕەنگە منی بەختیار بەردەوام هەرچیەک بکەم ڕەنگە بەچیلکەیەک دەدانم پاکەمەوە ڕەنگە جگەرەیەک بخۆم ڕەنگە هەرچیەک بکەم بەس لە دەروی قوتابخانە بۆ خۆم و کەیفی خۆم بەس کە داخلی حەلەبی قوتابخانە بووم داخلی چوارچۆە بوو ئەو دیوارە بووم کە پێی دەڵێن وەکۆڵە چواردەور و دیواری قوتابخانە بەڕاستی دەبێ هەمیشە هەست بکەم کە من لەژێر تاقیکردن بە تایبەتی ئەو مامۆستا بەڕێزانی کە قوتابی سەرەتایی و ناوەندیانی ئامادەیەکە ڕەنگە تۆزێک کەمتر ئەوی نەبێ بەڵام قوتابی سەرەتایی و ناوەندیەکە چکە خۆیان لەژێر تاقیکردنەوە سوێسەی تۆ دەکەن بۆیە تووڕەبوون بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە مامۆستاکە بڵێ دانیشتن و بە ڕۆژوم و دەنگ مەکەن و سرم ئێشێ و ئێکاکە خۆ بۆ منت نەگرتو خۆ بۆ باوکی منت نەگرتو بۆ منت ئەەکەی بەسەر منە بۆ ئەم بۆڵە بەسەر منە ئەەکەی ینی ڕەنگە بۆ معلوماتان جارانی نییە مامۆستا قوتابیەکی چوختیمان لێ پێیا بێ لە مامۆستاک جا بۆ نایشکێنی هەر بەجددی پێتەڵێ هاتەوە چه تەریقشت کاتەوە و دەستی خۆش بێ يعني من حالتي وان بيستوى لقطابيك مامۆستایەک لە قوتابخانەیەک وتێتی تووڕەم و بێتاقەت و سەرمێشی وتی مامۆستا کێ وتی وەرە هەروایان پێوتی هەر زۆر بەبێ مناتی مامۆستا کێ ناردی بە شوێن تا والله ئێمەش بخۆمان ئیسراحەتمانەکرد بۆ نایبڕۆیتەوە بۆ خوا خێرش دەگا بڕۆرە و وعد بێ غیابەت نادەین تەلەبەی چوختی ئێستا بۆ پەیدا بوو و عەجیب هەر وتی برادری گێڕاوتی مامۆستاکان کرد بۆ کونەوە وتوی غایبیشت نادەین بڕۆرەوە چی پێویستە کە ئەم بۆڵە و گلێ کەواتە بەڕاستی قسەکەشیان زۆر ڕاستە بۆیە ڕووی خۆش پێکەنین زەردەخەنە قوربانتار بم ئەناسەکەم مانگێکی خۆشی و ئاسوودەیە و دەم و چاو تێک نەدان و بەڕاستی بخۆی خاڵێکی زۆر گرنگ بوون بە تایبەتی ئەو مامۆستا بەڕێزانی کە تۆز لە دەوامیان زیادەکە بەداخەوە زۆر جار فشارێکی زیاتر دەکەوێتە سەریان سواز بۆ جەنابەت مامۆستا شادان ئەگەر بابەتێکی هەبوو دکتۆر گیان زۆر سپاس بۆ تەوەرەکە و زۆر بەسوودە منیش لێرا پرسیارێکم بۆ دروست بووە تەداخولکردنی مامۆستا بۆ خوێندکار پێی بڵێ بۆ نییە بە ڕۆژوو بیت ئەوە وای لێ ئەکا ئەو خوێندکارە ئەوەی تەنیشتی وردە هەمویان ئیتر ناحیە دینیەکە لەولایە کزە بێ پێم جوانە ئەمە لەسەری قسە بکەیت پرسیارێکی جوان تەوانم بەرنامەی ئێمە بەرنامەیەکی گشتگیرە بۆ هەموو کوردستان بەڕێزێکی یەزیدی بەڕێزێکی مەسیحی بەڕێزێکی مسلمان بەڕێزێکی کاکەی هەر بەڕێزێک سیرمان دەکات کەواتە لەمەوە ئێمە بەرنامەکەمان بەرنامەیەکی پەروەردەیە ڕاستە باسی ڕەمەزان نەکرد بۆیە خاڵ یەکەم زۆر گرنگە و مامۆستایە زۆر تەداخولی ئاعتیقادی بەرامبەرەکەی نەکە ئەمە یەکەم دوو سوکایەتی بە کەسەکەی بەرامبەری نەکە ئەگەر من بە ڕۆژوم سوکایەتی بەو مناڵە نەکەم کە بە ڕۆژوو بۆ نمونە بووە بەعکسەوە ئەگەر من بۆ نمونە مەسەلەن بە ڕۆژوو نەبوومە سوکایەتی بە یەکێ نەکەم کە بە ڕۆژوو بوومە دووەم سێم هەر لە خۆم و فتوا نەدەم چکە بۆ معلوماتی جەنابتە مەسەن جەنابەت تەلەڤیزیۆنێکە بینی پۆلی دوانزدەڵەی مەخوێن هینە بە ڕۆژوومە بە جایزە لەوە چێ جایز نەبێت ئەوە ئێستا زۆر جار بۆ معلومە بە حکمەوەی دکتۆرم و لە تەلەڤیزیۆن دەرەکەوم و هەنێ بەرنامەی قوتابیانم هەیە قوتابی تەلەفۆن بۆ من کاک تۆ جان بەڕای تۆ بە ڕۆژوو نەبین ئەتیادیە وەڵای ئەوە من فتوا نادەم خۆم گوناحبار ناکەم یەکسریڵم چی ئەوە ئیشی من نییە بەڕاستی من ناتوانم بڵم دەڵێم بە ڕۆژبوون ڕەنگە تۆزە بێتاقەت و ناڕەحەتت بکە بەڵام بەدیلی شیە و حەلی شیە ئەی چی بکەم دکتۆر بڕۆ لە لیژنەی فتوا بپرسە بڕۆ لە مامۆسایانێ بپرسە بڕۆ خۆت لە ڕێی دایک و باوک تۆ تەلەفۆن کە بۆ کەسانە کەواتەوەش خاڵی سێم زۆر گرنگ خاڵی چوارەم ڕوونکردنەوە لەسەر ئێمە گرنگە ئەگەر دیقەت بدەی من لە بەرنامەکەی باسی the benefit of the fasting کرد ینی گرنگی نەخواردن یخۆ گرنگی نەخواردن بۆ ئەوروپیەکەش هەر گرنگ و مویمە بۆ کچێکی جوانم کە بۆ نمونە قەڵەوە هەر گرنگ و مویمە خۆ ئێمە خەڵکی وا دێ بۆ لامان لەبەر مەشروب چەوری لەسەر دڵی نیشتۆ پێڵێن نان مەخۆ خۆ نەمان و تۆ بە ڕۆژوەڵی نان مەخۆ دەڵێن چەوری بە زوغەز مەخۆ دەڵێن تۆزە پارێز بکە دەڵێن وەزنت داگرە ئەگەر نا بە قەستەر و باڵۆنت فریای دڵی خۆت ناکەی کەواتە زۆر گرنگە ئێمە تەوزیحمانە بێ ڕوونکردنەوەمانە بێ بۆ قوتابیەکان و سوکایەتی بە بیر و بۆچوون و ئەفکاری بەرامبەر نەکەین بە پۆزیتیڤ یان بە نێگەتیڤ و تەنها ڕوونکردنەوە من قەناعەتم وایە ینی من مامۆستایەکی بە حساب دڵسۆزم بۆ دینی خۆم ڕۆنی بکەرەوە ئەگەر پەیامەکەت جوان بێ ڕەنگە قوتابیەکان بۆ نمونە چاوت لێ بکەن تەنانەت ئەگەر دایک و باوکشی بە ڕۆژوو نەبێت چەند جار بیستوتانە منداڵ بە ڕۆژوو بووە لەبەر مامۆستایەکی ئەگەر دایک و باوکشی بە ڕۆژوو نەبووە کەواتە پەیامەکە بە جوانتر ئەگات سواز بۆ کۆمنتەکەت مامۆستا لە نییە پێش ئینێکی هەبوو قسەیەکی هەبوو فەرموو ماندوو نەبی دکتۆریان دەستەکان نەخۆش بێت من وەکو مداخەلە ئەگەر بێت و بڵێم ئەو پێویستیانە و ئەو یاسا و ڕێسانی کە تۆڵی لە مانگی ڕەمەزانە ئێمە بەرجەستی بکەین و بەکاریان بهێنین نەک تەنها لە مانگی ڕەمەزانە بەڵکو لە مانگەکانی کەشا لە وەرزەکانە لە سەرەتای ساڵ لە کۆتایی لە هەر هەمویان کە پێویستەکە بە کۆی گشتی ئەم ئامادەکاریانە تا
کۆتایی بەردەوام بێت هەموو کاتێ تازی بکەیتەوانێ تاکو لای خوێندکار خۆشەویستتر بێت. معلوماتی جنابتان بەڕێزان و خانمە بەڕێزەش باسی کرد مامۆستا باسی کرد ئامادەکاری و گرنگی پێدانی بۆنەکان جا هەر بۆنەیەکە بۆ خۆی شتێکی گرنگ و مویمە ئەوە ئافرین بۆ ئەو لیژنەی کە لە قوتابخانەکەی بەڵێ من دەڵێم هەر یەکەی تاموبۆنی خۆی هەیە دەبێت سەرەتای قوتابخانە جیاواز بێت کۆتایی قوتابخانە جیاواز بێت ناوەڕاست جیاواز بێت بۆنەی نەورۆز جیاواز بێت کاتێک کە باسی ئەنفال دەکرێت جیاواز بێت کاتێک باسی بۆ یادی شەهیدان دەکرێت جیاواز بێت کاتێک کە باسی بۆ نمونە مەسەن هەڵەبجە دەکرێت جیاواز بێت بەڵام تەنها و تەنها ئەوە نەبێت هەندێک قسە و بەزم و ڕزم یعنی کە یادی بۆ نمونە ئەنفال دەکرێت باقی چێکە ڤیدیۆیەکی تێدا بێت کە باسی بۆ نمونە مەسەن یادی ڕۆژێک بۆ نمونە مەسەن بە خێراتین ڕەمەزان دەکرێت قەیچێکە بە داتاشۆ مەکە مەدینە ژیانی پێغەمبەر بوونە کورتە ڤیدیۆیەک پیشان بدرێت و مامۆستای ئاین هەڵسێت بڵێ لە کەیەوە ڕەمەزان بە ڕۆژووە جۆری ڕەمەزان چییە ڕەمەزان لەسەر کێ لەسەر کێ نییە ئەگەر کچێکی بەڕێز بۆ نمونە لە مەکتەبەی ئەمێ سوڕی مانگانەی هەیە بە ڕۆژوو نەبوو چۆن نەتوانێت بیگرێتەوە ئەگەر بەڕێزی ڕشایەوە چۆنە تێ هاچی قەیچێکە ینی بۆ تابەتی بۆ قوتابیانی کە بەرەبەرە گەورە دەبێت ئێمە دەڵێن هەمیشە دەڵێن پەروەردە شوێنی پێگەیاندنی تاکەکانە لە بیرتان نەچێ و بینەرە بەڕێز و مامۆستا عەزیزەکان ئەشیام قوتابی تۆ لە داهاتووە بچێ بۆ زانکۆ پەیمانگان لە ژیانێ باس ڕەمەزانی بۆ نەکرێ خۆشی هەر ناچێت بۆ مزگەوت تا باسی ڕەمەزانی بۆ بکرێ و خۆشی کتێبی ئاینی ناخوێنێتەوە و لە لای تۆش فێر نەبێ باشم قڕمساغە لە کێوە فێر بێ ئەی لەکوێ فێری ژیان بێ لەکوێ خوای خۆی بناسێ لەکوێ دینی خۆی بناسێ لەکوێ بزانێ لەکوێ هاتووە بۆچی هاتووە بۆ کێوە دەچێت کاتە ئەو بخۆی خاڵێکی گرنگ و مویمە کە جەنابەت قەیچێکە منیش دەڵێم لە هەندێک مناسبە و بە تابەتی مانگ ڕەمەزانە داتاشۆیەکی دادەنێم بە ڕێزێک ئێنم تەنانەت من لە شوێنێکا پێشنیارم کرد بە ڕێزێ وتی کا ئەکتۆر باوەڕ ناکەم ئەو قاف و با بڵێن تەربیە ڕێگە بدا قەیچێکە مامۆستایەکی ئاینی گەڕەکەش ئێنم مامۆستاگیان پێم خۆشە دە دەقە چارێکێک باسی ڕەمەزان کەی من نەزانم مامۆستایەکی ئاینی لە گەڕەکەمە مامۆستای ئەو مزگەوتێ ماستەری هەیە دکتۆرای هەیە خۆی مامۆسای زانکۆی یان کەسێکە شارەزایە یان بەڕێزێکێنم بۆ سن ئەندامی لیژنەی فتواشتێکی زۆر جوان و نایبە کە بەداخە ئەو کولتورە لە وڵاتی خۆمانە نییە وا تەسەوەرەکەی ئێمە خۆمان هەموو شتێکە زانین بەس مەفروزە من زۆر جار هەندێک کەس بێنم کە ئەهلی خیبرێ ئەهلی شارەزای ئەهلی عیلمەکەیە زیاترە ئەوەش بۆ خۆی نزیکردنەوەی مامۆستای ئاینی و مزگەوت و قوتابی و کڵێسا و کەنیسە و هەموو کەسەکانە لە قوتابیەکان و لە پەروەردە و لە فێرکردنەوە بۆی بتوانین بە هەمومانەوە وڵاتێکی جوان و نایاب و وڵاتێکی شیرین بە تاکەکانی کۆمەلگا ببەخشین سپاس بۆ بەشداریەکەت مامۆستا پەخشان مداخلەیەکی هەبوو فەرموو بەڵێ زۆر سپاس کاک دکتۆر بۆ ئەم دەرفەتە من ئەمێ بپرسم دیاری و خەڵات تا چەند ڕۆڵی هەیە بۆ لە مانگی ڕەمەزانە بە تایبەتی بۆ خوێندکاران جوان بزڵبت شتێکی زۆر جوانە تەمەەن دیاری و خەڵات فەرمودەیەکمان هەیە ئەڵێت تەهادە و تەحابوو ببەخشن خۆشەویستە بن جا ئەمە بۆ قوتابیش هەروایە چەند خۆشبەختم بۆ نمونە مەسەن تەمەەن ئەمەی جەنابەت مەسەن مامۆستایانی بەڕێز لە دوای مانگی ڕەمەزان قوتابیەکان کۆکەنەوە قەیچێکە بۆ نمسن ئەوانەی کە 30 ڕۆژی ڕەمەزانیان گرتووە دیارێکیان بدرێت ئەوەی 15یان کردووە دیارێکیان بدرێتی ئەوەی 10 ڕۆژیان گرتووە دیارێکیان بدرێتێ قەت چەند خۆشبەختم ئەگەر بۆ نمونە مەسەرن شێوازێک و ئالێتێکدا بندێ بڵێ مەسەرن چێ سەردانی مزگەوتی کردووە چکۆمە هاندانێکە بۆ گەنجەکان کێ توانویەتی بابا گەر بەڕێزەکە لە دکتۆر جانمانە مناڵن چی پێویستەکانمانە با بەدیوەکی ترا باسی بکەم بڵێ هەر کەسێک ئەم مانگی ڕەمەزانە ینی ئەوش تەمانە بێت دیاریکردنی مەبلەغێکی پارەیە یان کۆکردنەوەی پارەیە یان وەرگرتنی شتێک پارەیە لە حانوتەکە یان ئەگەر هەندێک دایک و باو کە من ئەتوانم قەنەعەتم وایە ئەگەر ئەم کولتورە بەس پەروەردە تەداخولمان نەکا و ئیشەکەمان لێ تێک نەدا خۆت مەسەن بەڕێوەبەر ئێعلانی بکا بڵێ دایکان و باوکانی بەڕێز هەر یەکێک لە خۆی حەز دەکات هەندێک دیاری بکرێت بۆ هەندێک لە قوتابی کە هەندێک قورئانێ لەبەر کردووە یان هەندێک چالاکی و نەشاتیان کردووە لە مانگی ڕەمەزانە پێمان خۆشە هەندێک لە قوتابی بەڕێزەکان دیاری و خەڵاتیان پێبەخشێت ئەو وەختە لە دوای مانگی ڕەمەزان کۆبوونەوەیەک و بەڕێزێک دێت سرودێکیان پێ دەڵێ بەڕێزێکی تر دێت قسە و باسێکیان بۆ دەکات بەڕێزێکی تر دێت هەندێک کتێبیان پێ دەبەخشێت ئەمە بە خۆی شتێکی زۆر باش و چاک و مەزبوطە خاڵێکی تر کە گرنگە کە من پێم خۆشە لە هەندێک قوتابخانە کراویش ئەوەیە کە مسلمانێک پەیدا بکرێت بەخشینی لەچکێک بۆ ئەو کچە جوانانی کە بۆ نمونە مەسەن لەچیان پۆشیوە یاخود بەعکسەوە بەخشینی جزم ئەمەیەک بۆ ئەو گەنجە جوانەی دانێ قورئان بخوێنەوە نەخێر بەعکسەوە چیرۆک هەیە کتێبی چیرۆک هەیە چیرۆک لە قورئانە چیرۆک لە فەرمودە چیرۆک لە فڵان بەڕێزێک بۆنە 100 نامیرکەی زۆر بچووکی جوانی چاپ کردووە یان قوتابخانە خۆی چاپی کردووە بەخشێتی بە فێرخوازەکانی قوتابی بەڕێزەکان ئەم بابەتە بخوێنەوە لە مانگی ڕەمەزانە و ئەمە بخۆی دیارێکە بۆ جەناب تەکەواتە بە هەموو ئەمانە ئێمە بە پەیامێکمان گەیان بە قوتابی بەڕێزەکان کە تکایە ئاگادار بن تۆ کار دەبەخشیت و تۆ شت دەبەخشی و تۆ ژیانی خۆت دەبەخشی ئێمە دیاریمان بۆ جەنابت هەیە و بۆ خۆی هاندانێکی زۆر باش و چاک و مەزبوطە و دەستت خۆش بێ من هەر وەکو نمونەیەک بەڕێزێک وتی لە مانگی ڕەمەزانێکە مامۆستایە کتێبێکی پێبەخشیم
ئەو کتێبە سش لە بیرمەوە زانوتی 13 ساڵە نەمفەوتانەوە. ینی بۆ مامۆستاکان چەند گرنگ بەخشینی کتێبێک بە قوتابێکی خۆت بڵێ بەتابەتی جارە گەنجێکە دەزانی گەنجێک تۆزە چوختیە یان گەنجێک تۆزە خراپە لە دایک و باوکە ڕێزی دایک و باوک لە دینە. کوڕە جوانەکەم ئەو کتێبە بخوێنەرەوە. خۆی اعترافەکە لە 13 ساڵە ئەو کتێبەم نەبەخشیوە زۆر شیرین لە دڵما بۆیە تکایە مامۆستانی بەڕێز ئاگاداریەوە بن. مامۆستا محەممەد سواز بە تەوەرەکەت کاک دکتۆر. بیرەکەی تۆ لە مانگی ڕەمەزانە زۆرێک لە خوێندگاکان کاتی داوامیان زیاترە بۆ نمونە خوێندگا ئەهلیەکان. تۆگەر بێت و لەو مانگەیە کاتی داوامکردنیان کەمتر بێ هەم خوێندکارەکان زیاتر چالاکترە بەنە مامۆساگانیش بێزار نابن. جوان کاتی دەوام تەبەن خۆتان نەزانن لە ڕووی قانون و حکوومەت دیاری دەکات. جاری خاڵ یەکەم تەمەنا دەکەین لە ڕێی پەروەردەی دیمەنەوە دەسەڵاتداران هەستی پێ بکەن کە قەیچێکە نیو ساعاتێکە شتێک کەمتر یان زیاتر کەم بکرێتەوە بۆ دەوامی هەم بۆ مۆزەفین و بۆ فەرمانبەرەکان و بۆ قوتابەکانم خاڵ یەکەم. خاڵی دووەم زۆر گرنگە ئەو قوتابخانانی کە قوتابخانەی ناحکومین و یاخود بە ئەهلی مەشهورن ئەوانش بچن ئەو ڕێسە ئەو ڕێنوێنیەوە چکە من ئەوەندەی من بزانم زۆر جار پشووەکانی حکوومەتیش ئەوان ناگرێتەوە زۆر جار ئەوان بە ناوی ئەوەی ئێمە ئینتەرناشناڵین بەڵام ئینتەرناشناڵی هەر کوردە داماوەکەی لێ ئینتەرناشناڵی هەر کوڕی باجی مەنیج و حاجی کەریم و کاک ئەوڵا و کۆڵێ باجی ڕعنای لێت تۆ ناکرێت بە ناوی تۆ ئینتەرناشناڵی هەموو شتێک بەسەر منە جێبەجێکە ئاخر خۆ من ناردم بۆ ئەوێ بۆ علم و زانست و زانیاری نەمویست بۆ بیکەی بۆ نەمەسە بە ئیتاڵیەک یان بە نەمساویەک یان بە دانیمارکێکەوەتەوەش خاڵێکی تر کە گرنگ و مویمەکە تەمەنا دەکەم هەم حکوومەت ئاگادار بێت هەم ئەو بەڕێزانی کە سەرپەرشتی شوێنە ناحکومیەکانەکەن خۆیان حسابێکی ئەوە بکەن کە ئەو شوێنانەش گرنگ و مویمە کاتەکانی کەم کردەوە. خاڵی سێم کە گرنگ و مویش ئەوەیە کە با بڵێن کە باسی کات دەکەین بینەکانیشان تۆزێ زۆر بێت. یعنی قەیچێکە مەسەرەن لە جیاتی ئەوەی من ئیمتیحان بە 7 ڕۆژ تەواوکەم با بە 9 ڕۆژ تەواویکەم لە جیاتیەوەی کە ئیمتیحانەکە بۆ نمەسەرن بە 7.5 تەواوکەم با بە 2 هەفتە با 3 ڕۆژ تۆزێک قەیچێکە چکە حکومەت زۆر جارەڵێ لە بین ئەوەنە تاوەنی ئەوەنە ئیمتیحانەکان با بکرێت بەتابەتی ئیمتیحانە ناکۆتاکان بۆ ئەمەش خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە بڕیار بدرین قەیچێکە با ڕۆژێک بینیە بێ. مەسەڵەن من نەزانم ئەم قوتابیە بەڕێزانە دەرزی کیمیان هەیە پۆلی دەیە پۆلی 11 قورسە قەیچێکە بڵێن کە بە قوربان چاوەکەم پێنجشەمە ئیمتیحانتان ناکەین شەمە ئیمتیحانتەکەن با پێنجشەمە و جومعەشیان بەدەستەوە بێ قەیچێکە با زیاتر بخوێننەوە زیاتر بە قوت بن زیاتر بەهێز بن خۆیان زیاتر ئامادەکەن. بەڕێزە شوێنە کاک گوێم لەوەی کاکە 2 ڕۆژی بدەیتی خۆ هەمویان 100 هێنن یاخوا 100 بێنن. من بۆچیمە من نامێت تەلەبە فێر بێ نامێت تەواویکە نامێت لە بەرەک بۆ بەرەک بۆ نەزەبتیکە خواکە ئەو لە بەریەکات یاخوا 100 قابل بێ. من بۆچی بە 100 تەلەبە قەڵز بووم بە 100 تەلەبە چڕوچاوم بدەم بە یەکان بڵێم بۆ ئین بکەواتە ئەوش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە هەم تاقیکردنەوەیکی مامۆستاکەی تاقیکردنەوەیکی تەلەبەکانەوە پێدانی و کۆڵێ مهلەیەکە و لە حساب بۆکردن بۆ کاتەکە. بۆ من سواسی ئامادەبوونی جەنابتان دەکەم بەس لە کۆتایە دەمێ ئەوە بە جەنابتان بڵێم کە ئێمە هەمومان لەژێر تاقیکردنەوەی هەر مرۆڤەکان بخۆی لەژێر تاقیکردنەوە بەڕێوەبەر لەژێر تاقیکردنەوە مامۆستا لەژێر تاقیکردنەوە قوتابەکان لەژێر تاقیکردنەوە. ڕاستە ئێمە بۆ خۆمان وەکو بەرزەکی بانان بۆی دەرچین کە ئاچین بۆ قوتابخانە و جەومان هەیە و شەبەکەمان فولە و بەس ئێمە قوتابی تاقیکردنەوە دەکەین ئەوە ئێمەین تەنها دەرەجادین بە قوتابی. بەڵام لێرەوە پەیامێکم هەیە بۆ ئێمەی مامۆستا ئێمەش قوتابی دەرەجەمانەداتێ. ڕاستە لە وەرەقەیەکان ناداتێ بەڵام بڕوات بێ لە دڵ و دەرونیا دەرەجەتەداتێ. زۆرمان هەیە 100مان لە 100 پێدراوە بۆ ئەخلاقمان بۆ ڕەوشمان بۆ ئەتەکێتمان بۆ ئوستوبمان بۆ ئیمتیحانمان بەبێەوەی بە خۆمان بزانین. زۆرمان هەیە بڕوانامی بە کالۆرس و دالێکش لە پێش ناومانە و ئەڵێ من ماستەرم هەیە و یان من فلان و فیسارم هەیە بەڵام بڕواتان بێ سفرمان پێدراوە و بەبێ ئەوەی بە خۆمان بزانین. زۆرمان هەیە لە تاقیکردنەوەی قوتابیە ناجح نەبووینە بڕۆ لێی بپرسە بڕۆ داڕاپرسی بکە بڕۆ هەڵسەنگاندن بکە. بۆیە هەمومان لەژێر تاقیکردنەوەی بەڕێوەبەری ئەزیز و خۆشەویستیشم تۆش نابێت دیکتاتۆر بیت. زۆر جار لەم بەنامەی باسمەکە تۆش نابێت دیکتاتۆر بی قسە هەر قسەی خۆتە ماشەڵڵا کە قسەیەکت کرد ئیتر تەواو لێ قسە مەکەن و تەواو بڕیارم داوە. تۆش لەژێر تاقیکردنەوەی بۆ مامۆستانە نە کورسەکەت هەتا مردنە نا مۆرەکەت هەتا مردنە نا ئەو ژووری ئیدارەی کە کردوتە بە ئەمنە سوورەکە پیا و مێ خۆی پیا بکە هەتا مردنە ئەویش بۆ خۆی کاتێک و دیاریکراوە لەژێر تاقیکردنەوەی ئەم مامۆستایان و قوتابیان و نەکانی. و بۆ معلوماتی جەنابتان ئێمە تەنانەت لەلایەن دایک و باوکشەوە لەژێر تاقیکردنەوەین. چەند خۆشبەختم مامۆستایەک دایک و باوکێک بە من دەڵێ دکتۆر مامۆستا فلان تۆی ناسیەڵم بڵێ مامۆستا فلان
قابلی هەموو شتێکە ئەڵێم بۆ ئەڵێ چونکە بەڕاستی ئەو ئەخلاق و ڕەوشتەی ئەو فێری مناڵەکانی منی کردووە هەتا مردن من لە ژێر وەکوڵێ قەرزاری ئەو مامۆستای دەناچم بڕواتان بێ مامۆساکەی نەدەناسی من وتم دەیناسم ئەوە ئاوا و ئاوایە بەس لە ڕێی ئەتەکێت و ئەخلاقیات و تاقیکردنەوەکانی ڕۆژانەوە بۆی دەرکەوت ئەم مامۆستایە قابلی 100% بۆیە تەمەنا دەکەم لە ژێر تاقیکردنەوەی دەرچین تەمەنا دەکەین تاقیکردنەوەش بۆ قوتابی بەڕێزەکانمان ئاسان و خۆش بێت لە تاقیکردنەوەی دنیا و لە تاقیکردنەوەی قیامەتیش نەجاتمان بێ و بە سەرکەوتوی بەڕێ بکەین سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان سەرکەوتوو بن ئەزیزەکانم بینەرە بەڕێزەکانم تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ